هونەرمەندی فۆتۆگراف ڕەوەن جەواد 12هەمین پیشانگای فۆتۆگرافی خۆی لە ئەڵمانیا دەکاتەوە. پیشانگاکە بە هاوکاری ڕێکخراوی ژنانی ئێزیدی لە ئەڵمانیا دەکرێتەوە. فۆتۆکان باز لە نەهامەتی پەنابەرانی کوردی ئێزیدی دەکا و هەریەکەیان چیرۆکێکی ناخەژێن دەگێڕنەوانێ. ڕەوەند خەڵکی شاری هەولێرە لە وڵاتی ئەڵمانیا دەژی. پێشتر وەک ڕۆژنامەوانی هونەری لە ڕۆژنامە و گۆڤارەکانی باشووری کوردستان چالاک بووە. سەبارەت بە پیشانگای تاریکی بەرەو ڕووناکی گفتوگۆی زیاتر لەگەڵ فۆتۆگرافەر ڕەوەن جەواد دەکەین. ڕەوەن سڵاوە لێبێ. ئەوکاتان باش، زۆر سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس. تاریکی بەرەو ڕووناکی ئەمە ناوی پێشانگاکەدا. ئەم ناوە چ پەیامێکی لە خۆ گرتووە؟ بەڵێ، ینی خۆ دەزانن کوردانی ئێزدی هەمیشە لە تا ئێستا کە 74 فەرمان بەسەر کوردانی ئێزدی داهاتووە. ئەو فەرمانەی کە دوایین جار کە 2014 هەمیشە لە ئەوان وەکو سمبولێک ڕۆژ لای ئەوان گرنگی خۆی هەیە. بۆیە هەمیشە لە تاریچیەک بەسەریاندا بێ یان هەنابن بۆ ڕۆژ، هەنابن بۆ ئەو سمبولەی کە لە ئەوان وەکو سمبولێک وایە لە ئەوان گرنگی خۆی هەیە. بۆیە منە ناونیشانە هەڵبژار. پێشتریش پار ساڵ هەینەن هەینەن وا کاتدا لە مانگی 5 پار ساڵ لە مۆزەخانێکی تر بە هەمان شێوە سمبولەکانی کە ئێزیدی لای ئەوان سمبولە، ئەو سمبولانە. بۆیە ناونیشانی پێشەنگاکان لەو ناونیشانانە هەڵبژێرم باشترین گرنگی خۆی هەبووە. بۆیە من ئەو ناونیشانم هەڵبژار هەمیشە لە مەسەلەی نەهامەتی و ئەو نەهامەتی بەسەر کوردانی ئێزدی ها لە 2014دا ئەمە بوو کە هانا بۆ ڕۆژە بن، هانا بۆ ژیانێکی خۆشتر، بۆی کە ڕۆژ لای ئەوان گرنگ بوو. بۆیە لە تاریکی هانا بۆ ڕووناچیە بن. بەڵێ، کاتێک چیرۆکی ڕزگاربووان و پەنابەران تۆمارەکەیت، چۆن هاوسەنگی لە نێوان هونەر و ڕاستی چیرۆکەکە دەپارێزیت؟ خۆیدا من کاتێک کە ئەو کاتێک کە لە کەمپەکانە پەنابەرانی ئێزدی جێگەی بوون لە هەموو ناوچەکان لە باشووری کوردستان، زۆر لە کەمپەکان سەردانم کردن. من تەواوی ئەو چیرۆکانم پێشتر گوێ دەگرت، پێشتر لەگەڵ مێرمنداڵێ قسەم دەکرد. چیرۆکەکەم وا کرد کە لەگەڵەوەشە من فۆتۆکانم واقعی ئەو چیرۆکانن کە لە ژیانی ئەوانە بەرجەسە کراوە. بۆیە من هەمیشە لەلایەنە هونەرەکەشی ئەوە بوو کە بە فۆتۆستۆریێکی چیرۆکی گرنگ من تۆمارم کردو، وەکو دیکۆمنتارێک، ستۆری، فۆتۆ ژورنالیستێک کۆم کردەوە لە هەموو کەمپەکانە. و لە کاتێکە لە 2015 من هاتمە ئەوروپا، زوودا وردە بە هاوکاری ئەڵمانەکان ناوەند و دەستگا ئەڵمانەکانە کە پێشەنگام کردەوە. ئەمە ئەو پێشەنگای ئەمڕۆ کە کراوەتەوە لە ڕۆژی بیرانانەوەی فەرمانی ئێزدی، یان ئەمە 12هەمین پێشەنگای منە. ئەمە گرنگی خۆی هەبووە لە هەمان کات لەلایەن هونەرەکەی و هەم لایەن ئینسانیەکەی بۆ من گرنگە، بۆی کە لە هەمان کاتدا دوو فۆتۆی گرنگی تێدا هەیە لە ناو پێشەنگایە کە لە 2018دا خەڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وەکو ئینستیتوتی میدل ئیست ئەو خەڵاتیدا بە من، و فۆتۆیەکیان خەڵاتی سێم بوو، فۆتۆیەکیان خەڵاتی چانازی بوو بەهێزترین فۆتۆ کە کچێک مێرمنداڵێک لە دایکی دابڕا بوو. دایکی لە ئەڵمانیا بوو، بە هاوکاری منەظەمەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕۆیشت بۆ ئەڵمانیا، ئەو لە ژێر خیوەتەکانی کەمپەکانە مابەوە، ئەو دەیویست بە دایکی شاد بێتەوە. بۆیە چیرۆکی ئەو یەک لە چیرۆکە بەهێزەکان بوو لە مەسەلەی پێشبڕکێکی فۆتۆ لە ناو 400 فۆتۆگرافی سەرتاسەری جیهاندا لە واشنگتن. خڵاتەکە لە مەزاجیشا بوو، فۆتۆکە فرۆشراوە لە زانکۆی ئەمریکی، بەشی هونەرە جوانەکان لە زانکۆی ئەمریکیە لە ئەمریکا لە واشنگتن، بەشی زانکۆی ئەمریکی لوبنانیش ئەو فۆتۆی کڕی وەدانەیەک لە فۆتۆکان. بەڵێ، پێت وایە هونەری فۆتۆگرافی دەتوانێت ببێتە بەڵگەیەکی مێژووی بۆ داهاتوو؟
بەتاکید فۆتۆ زۆر جار لە خۆیدا ینی ئێمە توانین لە ڕێی فۆتۆوە تەواوی ئازار و زۆر لەو نەهامەتیانەی کە بەسەر کووردا هاتووە لە هەڵەبجە بگرێت لە ئەنفال بگرە ئەو فۆتۆیانێک کە ئێستاش لە دیکۆمنت کراون لەلایەن فۆتۆگرافە جیهانەکانیشەوە هەروەها لە ڕابردوو و لە سەرەی ڕابردوو کە هاتوونە لە هەرێمی کوردستانە ئەو کاتان ئەو داستا ئەو نەهامەتیانەی تۆمار کردووە فۆتۆستۆریان کردووە ئەمە ماوە تۆ جێگای خۆشحاڵیە هەم لایەنی ئینسانێکی لە هەمان کاتدا فۆتۆی ئەم نەهامەتی ئەم جوارەیە کە لەسەر داعش بەسەر ئێزدەکانی داهێنا ئەمەش بوو کە لەڕێی فۆتۆوە بە جیهاندا ناسێنرا بەڕاستی فۆتۆ زۆر جار هەیە لە هەواڵێک گرنگی خۆی هەیە بەڕاستی فۆتۆ زۆر جار ئەمە گرنگیە زۆر جار گرنگی خۆی هەبووە لە هەواڵێک گرنگی خۆی هەبووە بۆیە فۆتۆ زۆر تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ بۆچی گرنگە ئەم چیرۆکانە لە ئەوروپا و جیهان ببیندرێن نەک تەنها هەر لە کوردستان؟ ئێمە هەمیشە ئێمە لە ئەوروپا ژیان دەکەین وەکو کورد هەمیشە ئێمە کار و بەرهەمی خۆمان دەبێت نیشان بدەین بە بیانەکان ئەوان چۆن کار و بەرهەمی خۆیان نیشان دەدەین ئێمەش دەبێت پیشانیان بدەین لەبەرەوەی ئەمەش خاوەن کەلتوری خۆمانین خاوەن زمانێکی ڕەسەنی جوانین ئەو هەموو شتە جوانانەمان هەیە بۆیە لەلایەنێکی تریشەوە لایەنی ئەو مەرگە ساتانەی ئەو نەهامەتیانەی بەسەر کووردا هاتووە ئێمە دەبێت هەم لە ڕێی فۆتۆ لە ڕێی فیلم لە ڕێی دوکۆمنتار فیلمەوە نیشانی بیانەکان بدەین بۆچی نایانی ئەمەکو لە ئەڵمانە کە خۆم لە ئەڵمانیا ژیان دەکەم هەمیشە من 12 فێشنگان کوردەوە لە چەندین شاری ئەڵمانیا گەڕاوە و لەمان کاتدا لە پاریس و لەندەن و دواتر ئەمریکاش یانی ئەمە بۆ من خۆشحاڵیە بۆیە بە شانازیەوە ئەڕوانم نەک بۆیە کە بە شخصی بڕوانم کە فۆتۆگرافێکە ڕاستە فۆتۆ من دیکۆمنتم کردووە من ئیشەکەم کردووە چیرۆکەکە من دام ڕشتووە بۆیە خۆشحاڵیە کە من هونەری خۆم یان بەڕێگای هونەر بەڕێگای کامێرەکەمەوە ئازاری کورد یان ئەو مەرگە ساتەی بەسەر کووردا هاتووە بەسەر کوردانی ێزدی هاتووە ئەیان سێنم ئەوە جێگای خۆشحاڵی. تۆ پێشتر وەک ڕۆژنامەوانی هونەری چالاک بوویت لە ڕۆژنامە و گۆڤارەکانی باشووری کوردستان تا چەند کاری ڕۆژنامەوانی کاریگەر بووە لەسەر گەڵاڵە بووی ئەم هونەرە لە لای تۆ مەبەستم فۆتۆگرافیە؟ بەتاکید هەر ئەوە بوو من کاری ڕۆژنامەوانی ئەوە بوو کە من لە کاری ڕۆژنامەوانیە زۆر جار خەبەرم دروستەکە ڕۆژانە راپۆرتی هونەریم دروستەکە لەگەڵ هونەرمەندانە لە کاتێکە ئەو کاتە من لە 2009 من خاوەن کامێری خۆشم نەبوو ئەوە بوو کە لە ڕێگای هاچەند هاوڕەیەکمەوە داوای کامێرەکەم لە یەکردم برد فۆتۆمەگەل لە شەقامەکانە فۆتۆی پۆرتێتێکی پیرەمێردێکم ماگرت فۆتۆی مناڵێکم ماگرت ئەمە جێگای ئەوە بوو کە من هەستم کرد فۆتۆگرافیش کار بکەم تێدا لەمان کاتدا سوپاس بۆ کۆمەڵی فۆتۆگراف بەڕاستی لە بواری فۆتۆ جۆرنالیستە کارەکەن کە ناویان هەیە سوپاس بۆ یەکەیەکیان کە دەستیان گرتوم و هاوکاریان بوومە هاوکاری من بوونە بەڕاستی ئەوە بوون کە بووە ئەوەی کە مزاتر لەگەڵ فۆتۆگراف لەگەڵ کاروباری فۆتۆیان منداتر نزیک بوومەوە ئیشی ڕۆژنامەوانی خۆشم ئەەکەم بەڕاستی مەزات ئیشی فۆتۆگرافی ئەەکەم زیاتر چیرۆکەکەم بە فۆتۆ جگە لەوەش کە کۆمەڵی پرۆژەی تریش هەن لە داهاتووە ئەوە بەنیازیم ئیشی ترا بکەم لە ئێستا خەریکی ئیشەکانیم لەسەری لە ئەڵمانیا کاری لەسەر دەکەم کۆمەڵی چیرۆکن کە پەیوەستن بە کورد و هەندێک کۆڵێک چیرۆکی ترکە ئیشانە سەرەکەم ئەبێت بە کتێبیش و هەم لە ئەمازۆنیشدا بەنیازی ئەوەن کە بڵاوی بێتەوە. ڕەوند هیوای سەرکەوتنە بۆ خوازم سپاس بۆ زانیاریەکانت. سپاس زۆر سپاس.